پشتیوانی چالاکانە لە پەنابەرانی ئەفغانستانی پێویستیەکی ئینسانیە. گوشارە ڕەگەزپەرستانە و ڕاستیستیەکان بە ئامانجی سیاسی لە دژی ئەو ژن و پیاوانەی کە لە ڕووی ناچاریەوە لە ئەفغانستانەوە ڕوویان لە ئێران کردووە تا ڕادەیەکی زۆر پەرەیسەندووە. ئەم کۆچبەرانە لەگەڵ گەلێک کێشە و گرفتی جۆرا و جۆر بەرەڕوو دەبنەوە. مەترسی دیپۆرکردنەوەیان تەنیا یەکێکە لەو گرفتانە. بەرپرسانی ڕەژیم لە هەر دەرفەتێکدا باس لە پێویستی دەرکردنی 2 ملیۆن ئەفغانستانی بەناو نایاسایی تاکۆتایی ئەمساڵ دەکەن. وەزیری ناوخۆ لە زۆر بۆنەدا ڕایگەیاندووە کە ئێران بەنیازە تا کۆتایی ساڵی 1403 2 ملیۆن ئەفغانستانی لە ئێران دەربکات. فەرماندەی پاسەوانی سنوور مانگی گەلاوێژی ئەمساڵ وتبووی 700,000 ئەفغانستانی دەرکراون. لە درێژەی ئەم سیاسەتە دژە کۆچبەرانەدا ئەسکەندەر موئمنی وەزیری ناوخۆ ڕۆژی هەینی 18 خەزەڵوەر لە سەردانێکدا بۆ شاری عێراق وتبووی دەرکردنی پەنابەرانی نایاسایی یەکەم کاری لە پێشینەی جێبەجێکردنی پلانی ڕێخستنی کۆچبەرانە. ناوبراو هۆکاری ئەوەی گەڕاندەوە بۆ نەبوونی هاوکاری نێودەوڵەتی لەم پەیوەندیەدا و ئیدعای کرد کە چەند ملیۆن پەنابەری بیانی لە هەموو بەشە یارانەکان کەڵ وەردەگرن. حکوومەتی ئێران کۆچبەرانی بێبەڵگەنامەی مانەوە بە نایاسایی ناو دەبات بەبێ ئەوەی بڵێت کە بەشێکی زۆریان لە ئێران لەدایک بوون و تەنیا دایک و باوکێکی ئەفغانستانیان هەیە. بەرپرسان کاتێک دێنە بەردەم پامنێر و کامێراکان تەنیا باس لە بەزاندنی سنووری نایاسایی لەلایەن هاوڵاتیانی ئەفغانستانەوە دەکەن، بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە ئەم بەرپرسانە باسی دەکەن دەرکردن و دیپۆرتکردنەوەیان تەنیا ئەو کۆچبەرانە لەخۆ ناگرێت کە پێیان دەوترێت کۆچبەری نایاسایی. پامنێرێکی BBC کە ڕۆژی 22 گەلاوێژ سەردانی دەروازەی ئیسلام قەلعەی هەرات لە سنووری ئێرانی کردبوو باستەوە دەکات کە لە ناو دیپۆرتکراوەکاندا هەندێک کەسی بینیوە کە خاوەنی پاسپۆرت و بەڵگەنامەی باوەڕپێکراوی مانەوە بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژانە نزیک 3,000 پەنابەری ئەفغانستانی لە سنووری ئێرانەوە ئاو دیوی ئەفغانستان دەکرێنەوە. ئەو کەسانە بەر لە دیپۆرتکردنەوەیان تاڵان دەکرێن. بەپێی ئەو گرتەوی دویانەی کە بڵاو کراونەتەوە مەئمورانی ڕەژیم ئەفغانستانیەکان دەستگیر دەکەن و سەرەتا داوای بەرتیلیان لێ دەکەن. لە زۆربەی حاڵەتەکاندا دوای ئەوەی کە پاران لێوەردەگرن بە زۆر دەیان نێرن بۆ کەمپەکانی دیپۆرتکردنەوە. بە تایبەت ئەگەر کۆچبەرێک پارەی پێ نەبێت بە لێدان و ئەزیەت و ئازار دەیخەنە ناو ماشینە بار هەڵگرەکانەوە وا ڕەوانەی ئەو کەمپانیان دەکەن. بەڵام تەنیا ئەوە نییە. ئەماوەیە لە سەدارەدانی ئەفغانستانیەکان بەڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. بەپێی راپۆرتە میدیایەکان تەنیا لە ماوەی مانگی ئۆکتۆبردا 13 وڵاتی ئەفغانستانی لە ئێران لە سێدارە دراون. ئەم ئێدامانە هاوکات لەگەڵ بە ئامانجکردنی ئەفغانستانیەکان لە سنوورەکان بەڕێوە چوون. لە ناوەڕاستی مانگی ئۆکتۆبردا پاسەوانانی سەرسنوور لە کەنگان کۆمەڵێکی زۆر لە کۆچبەرانیاندایە بەردەستڕێژی گولە کە بە پێی زانیاریەکان لەو هێرشەدا لانی کەم 260 کۆچبەری ئەفغانستانی گیانیان لەدەستە. چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر کۆچبەرانی ئەفغانستان لە کۆماری ئیسلامیدا هاوکاتە لەگەڵ تونتربوونەوەی گوشارەکان بۆ سەر ئەو خەڵکە لە پاکستان و هەندێک لە وڵاتەکانی ئوروپا. ماوەیەک لەمەوبەر باڵیۆزخانەی ئاڵمان لە ئێران ئەو بەشەی داخست کە بەرپرسی لێکۆڵینەوە لە دۆسیەی ئەندامانی لێکدا بڕاوی ئەو بنەماڵانە بوو کە بڕیار بوو بە بنەماڵەکانیان لە وڵاتە پەیوەست بن. بەرپرسانی باڵیۆزخانەکە ئەو کەسانە ڕەوانەی باڵیۆزخانەی ئاڵمان لە پاکستان دەکەن، شوێنێکی کە گوشارەکان لەسەر هاوڵاتیانی ئەفغانستان و دیپۆرتکردنەوەیان بە شێوەیەکی زۆر دڕندانە پەرەیسەندووە. واقعیەتەوەیە کە کۆماری ئیسلامی بەهۆی پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتی سەرتاسەری کرێکاران، ژنانی ئازادی خواز و یەکسانی خواز و هەروەها بەهۆی بوونی قەیرانە قوڵ و چارە هەڵنەگرەکان و شکستە یەک لە دوای یەکەکانی لە ناوچەکەدا لە لێواری داڕماندایە. لەمڕۆوە
تاکە ئامرازی ئێستای ڕژیمی ئیسلامی بوومانەوە هاوکات لەگەڵ پشتبەستن بە سەرکوت و پشتیوانیەکانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بریتیە لە پەرەپێدان بە توندوتیژی بەرامبەر بە ژنانی ئازادی خواست، هەڵسوڕاوانی کرێکاری، زیندانیانی سیاسی، خوێندکاران و چالاکانی مافی مرۆڤ و هەروەها بردنە سەرەوەی ڕێژەی بەرچاوی ئیعدامەکان. سەپاندنی وشاری هەرچی زیاتر بۆ سەر کۆچبەرانی ئەفغانستان بەشێکە لەم سەرکوتانە. هەر بۆیە پێویستە هەڵسوڕاوانی کرێکاری، ژنان، خانەنشینان و چین و توێژە ناڕازی و خەباتکارەکانی دیکە ێڕای درێژەدان بە خەبات و ناڕزایەتیەکانی خۆیان پتر لە هەمیشە پشتیوانی ئەفغانستانیە هاوچارە نووسەکانی خۆیان بن. پشگیری و پشتیوانی لە کۆچبەران دەتوانرێت بە شێوازی جۆراوجۆر بەڕێوە بچێت. بەر لە هەموو شتێک پێویستە تەبلیغات و پڕۆپاگەندەی درۆینە و ڕەگەزپەرستانە و شۆڤێنیستی پوچەڵ بکرێتەوە. پێویستە بە هەر شێوەیەکی ممکن لە بەرامبەر هەر چەشنە هێرشێک لەلایەن مەئموران، شۆڤێنیستەکان و هاوڵاتیانی ناوشیاری ئێراندا هاوکار و یارمەتیدەری ئەو خەڵکە بین کە زۆربەیان کرێکار و زەحمەتکێشن. پێویستە کاتێک دەکەونە ژێر چاودێری بە کرێگیراوانی ڕژیم داڵدە بدرێن و لە کاتی کارکردندا لە مەترسیەکان ئاگادار بکرێنەوە. ئەم ڕێوشوێنانە ئەرکێکی چینایەتی و ئینسانیە و بەرەی خەباتی خەڵکی ئێران لە دژی ڕژیم و خاوەنکاران بەهێزتردا.